بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ناوی ئەلکەریم و ئەلڕەحیمی خوای گەورە داخوازی بوونی دواڕۆژە. کاتێک چاو بە گەردووندا دەجێڕین دەبینین بە جوانترین و باشترین شێوە چاودێری لاوازترین و محتاجترین بوونەوەرەکان دەکرێت. ئەوە تا دەبینین بێهێزترین گیانەوەرەکان و زیندەوەرە بێدەست و پێیەکان زۆر بە ئاسانی خۆراکیان پێ دەدرێت و پەروەردە دەکرێن. گەر دەستێوەردانی هەڵەی ئەو مرۆڤانە بخەینە لاوە کە ئیرادەیان لە خراپەدا بەکاردەهێنن، دەبینە شاهێدی ئەوەی کە لاوازترین و بێهێزترین و بێتواناترین و ناسکترین بوونەوەرەکان بە باشترین شێوە چاودێریان لێ دەکرێت. بەڵێ، بەردەوامبوونی زیندە چالاکیەکانی خانەیەک، دابینکردنی خۆراک و تەواوی پێداویستیەکانی کۆرپەلەیەک لە ڕەحمی دایکدا، دەستەبەرکردنی تەنانەت بچووکترین داخوازیەکانی ژیان بۆ منداڵی تازە لە دایک بوو بەو پەڕی گرنگیدان و لە ڕێی تەرخانکردنی دایکێکی میهرەبانەوە، پەروەردەکردنی ماسیەکانی ژێر دەریا و کرمی نێو میوەکان بە باشترین شێوە، هێنانی ڕۆزی بۆ ئەو درەختانەی کە توانای جوڵەیان نییە لە جێی خۆیان بۆ ئەو نەخۆشانەی لەسەر جێکەوتون و بە هەزاران نمونەی دیکەی بەرجەستەی وەک ئەمانە جەخت لەسەر ئەو ڕاستیە پەتیە دەکەنەوە کە لەسەرەوە خستمان نەڕوو. لە تەواوی ئەمانەوە تێدەگەین کە لە گەردووندا فەرمانڕەوایەکی بەڕێز و بەخشندە و خاوەن بەزەی و میهرەبان هەیە کە کارەکان بەڕێوە دەبات. مادام جەنابی حەق لە تەواوی گەردووندا خاوەنی چاکە و بەخششێکی لەم شێوەیە بێت، ئەوە ئەو دەیەوێت ئەو چاکە و بەخششەی بەردەوام و بۆ هەمیشە بێت. لە پێناویستی ئەویشدا بۆ ئەو چاکە و بەخششە دروستبوونی ئەو بوونەوەرانەش کە داخوازی ئەم ئیحسان و کەرەمەن هەر بەستراوەتەوە بەمەوە. ئەوە تا ئەو لەم دنیایەدا لە ڕادە بە دەرچاکە و بەخشش لەگەڵ مرۆڤە کۆڵەوار و لاواز و هەروەها فانیەکاندا دەنوێنێت. دەی ڕەحمەت و کەرەمی ئەو داخوازی بەردەوامبوونی ئەم چاکە و بەخششانەیە. مرۆڤ لێرە لە بەرامبەر دەنگکۆڵەترەیەکدا کە دەیخوات هەزار زلەی لێ دەدرێت، چێژی شتان دەکات بەڵام لێیان تێر نابێت، لە زاریدا چێش بەڵام لە دڵیدا هاوار و ناڵە دێنە مەیدان. ئەو شتانەی کە خۆشی پێدەبەخشن وەک لاوێتی و هێز و توانا و چەندین نیعمەتیز و ئاوابووی تر بێ هیچ پرسکردنێک و تەنانەت بێماڵ ئاواییکردنیش دەڕۆن و بەجێی دەهێڵن. هەر بۆیە ئەو پەروەردگارەی کە لەم دنیایەدا هێندە چاکە لەگەڵ مرۆڤەکاندا دەنوێنێت بە بڕینی چاکە و بەخششەکانی، نیعمەت بە نیقمەت و چێش بە ئازار و خۆشەویستیش بۆ دوژمنایەتی دەگۆڕێت. کەوایە جیهانێکی هەمیشەیی نەبراوە هەیە کە ئەم چاکە و نیعمەتانە تێیدا بەردەوام دەبن و بێ هیچ گومانێکیش ئەم جیهانە دێتە پێشەوە. شەفەقەتیش داخوازی دواڕۆژە. ئێمە لە سەرزەویدا باڵادەستی شەفەقەت و سۆزێکی فراوان زۆر بەڕوونی دەبینین. شەفەقەت هەستی بەزەییە بەرامبەر کەسانی دی. شەفەقەت هەستی میهرەبانیە بەرامبەر کەسێکی ستەم لێکراو. شەفەقەت گوێڕادێرانە بۆ گریانی کەسێکی چاو بە فرمێسک. شەفەقەت هەستی ساڕێژکردنی برین و ناسۆر و سوێی مرۆڤەکانە. لە بچووکترین بازنەوە بۆ گەورەترین بازنە ئەم هەستی شەفەقەتە بەسەر دنیاوە دەبینین. کاتێک دەستان بریندار دەبێت و ئێوەش دەتانەوێت ئەو برینەتی مار بکەن، گەر سۆز و شەفەقەتی پەروەردگار نەبێت باوەڕ بکەن کردداری ساڕێژبوونەوە لەم برینەدا ڕوونادات. ئەو برینە خۆش نابێتەوە و ئێوەش ناتوانن دای بخەن. ئەوە تا چەندین برینی ساڕێژ نەبوو دەبینین، مەگەر ئەمانە شتێک بە ئێوە ناڵێن. بۆ نەخۆشیەک کە پێویستی بە نەشتەرگەریەکی گەورە هەیە، پێش ئەوەی نەخۆش ببرێتە هۆڵی نەشتەرگەری، پزیشکەکان کۆ دەبنەوە و ڕاوێژ بە یەکتری دەکەن. ڕەنگە بەهۆی یەکێک لە نەخۆشیە درێژخایەنەکانی وەک نەخۆشی شەکرە یاخود هەر هۆیەکی دیکەوە بڵێن گەر ئێمە ئەو نەخۆشە نەشتەرگەری بکەین، داخرانەوە و ساڕێژبوونەوەی برینەکەی سەخت دەبێت. هەردووبارە ئێوە برینی کەسانێک دەبینن کە نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە، بەڵام پاش چەندین مانگ و بگرە پاش چەندین ساڵیش ساڕێژ نابن. گەر پەروەردگار ئەو برینانە ساڕێژ نەکات، ئەوە هەرگیز ساڕێژ نابن. ئیدی یاخود ڕێژەی شەکر لە خوێنیدا بەرز دەکاتەوە، یاخود کێشەیەکی تر لە پەنکریازدا دەهێنێتە کایەوە و
هاوسەنگی ئەنسۆلین تێک دەدات و ئەو برینەش ساڕێژ نابێت. بەڵێ، ئایا ئێستا بەتەنها لەم حاڵەتەدا لە شەفەقەتی جەنابی حەق تێدەگەن کە برینە گەورەکانی مرۆڤ لە ماوەیەکی زۆر کەمدا ساڕێژ دەکات؟ جەنابی حەق سۆز و بەزەیی لەگەڵ ئێمەدا دەنوێنێت، بەڵام لە ڕێی چیەوە؟ لە ڕێی تەرخانکردنی کۆمەڵێک بوونەوەری هێندە بچووکەوە کە تەنها بە وردبین دەبینرێن. هەرچی شێوازی چاودێریکردنی منداڵانیشە، ئەوە بە تەواوی مرۆڤ دەخاتە سەرسامیەوە. پەروەردگار میهرەبانیەکی زۆر جیاوازی بۆ منداڵە ساواکان هەیە. ئەو بە گرنگی پێدانێکی زۆر جیاوازەوە پێشوازی لەو منداڵانە دەکا کە تازە دێنە دنیاوە و پێویستیان بە پاکترین و سازگارترین ماددە خۆراکیەکانە. پەروەردگار پێشەموو شتێک لە ڕەحمی دایکدا خۆراک بۆ ئەو منداڵە دابین دەکا. دیوارەکانی ڕەحم دەکاتە هۆکارێک بۆ گەیاندنی خواردن بەو کۆرپەلەیە و هەروەک گەنجینەیەکی پڕ و ڕازاوە بە خواردنی لێ دەکات بۆ منداڵ. دایکیش دەکاتە خزمەتگوزارێک بۆ منداڵەکەی. کاتێکیش کۆرپەلە دێتە دنیاوە، جەنابی حەق دووبارە خواردنێکی وەهای بۆ دابین دەکا کە سەرەتاییترین پێویستیە بۆ ئەو کۆرپەلەیەی تازە هاتوۆتە دنیاوە کە ئەویش شیری دایکە. بەڵێ، شیری دایک کاریگەریەکی هێندە ئەرێنی بەسەر منداڵەوە هەیە کە هیچ جۆرە خۆراکێکی دی ناتوانێت جێگەی بگرێتەوە. تەنانەت گەربێت و ئەو شیرە بکرێتە نێودەفرێکی دیکەوە پاشان بدرێتە منداڵ، ئەوە سوودی خۆراکی وەک یەکەم جار نامێنێتەوە. گەربێت و ئێوە بەدەستی خۆتان لە گوانی پاچی مەڕ یاخود مانگاوە شیر بدۆشن، ئەو شیرە بکوڵێن و خاوێنی بکەنەوە و پاشان دەرخواردی منداڵانی بدەن، ئەوە هێشتاش ناتوانن جێگەی ئەو شیرە بگرنەوە کە دایک دەیدات بە منداڵەکەی. گەر لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت، دەبیندرێت ئەو جوێرەکە ساوایانەی کە ڕاستەوخۆ لە گوانی دایکیانەوە شیر دەخۆنەوە و ئەو جوێرەکانەی کە شیر لە دەفرێکی جیاوازدا دەخۆنەوە لە ڕوانگەی گەشەکردنەوە جیاوازیەکی زۆر بەرچاو لە نێوانیاندا دێتەکایەوە. دەی ئەوەی کە لە مەمکی دایکەوە شیرێکی وەک ئاوی ژیان دەستەبەر دەکات و لە ڕێی ئەم شیرەوە خۆراکی ئەو کۆرپەلانە دابین دەکات کە زۆر پێویستیان بە شەفەقەت و سۆزە. گەر شەفەقەتی بێپایانی پەروەردیگار نییە، چییە؟ داخۆ گەرمیهری بێپایانی پەروەردیگار نەبوایە، ئەم هەموو جوانی و باشیە بەدی دەهاتن؟ بەڵێ، بە هەر چوار لاماندا باڵادەستی شەفەقەتێکی مەزن هەروەک پەلکە زێڕینەیەک دەبینین. ئاوەکان تاو لە دوای تاو دەڕۆن و پێداویستی ڕووەکەکان دابین دەکەن. میهرەبانی پەروەردیگار نەوازشی ئەوانیش دەکات. ئەو هەوایەی کە بۆ ئەوان زۆر پێویستە لە ڕێی ئەو گەڵایانەوە کە هەروەک دەم و لوتی درەختەکان وەهان پێیان هەڵدەمژین. هەروەک چۆن گەر ببنە ڕێگر لە بەردەم هەناسەدانی مرۆڤدا دەبنە هۆکاری مردنی، بە هەمان شێوە گەر ڕووەکەکانیش بەبێ هەوا بهێڵدرێنەوە ئەوا زیندوێتیان لەدەست دەدەن و دەبنە پوش و پەلاش یاخود پارچەیەک تەختەی وشک. گەربوونی دەستی شەفەقەت بەسەر بوونەوەرانی سەرگۆی زەویەوە پەسەند نەکەن، ئەوە هەر لێکدانەوەیەکی دیکە کە ئەنجامی دەدەن تەنها لە چوارچێوەی مشتومڕێکی بێمایەدا دەمێنێتەوە. ئێستا تکاتان لێ دەکەم تێڕا بمێنن، ئایا دەلوێت ئەو پەروەردگارەی بە شەفەقەت و میهرەبانی بێپایانی دێت بەهانەی ئەو زیندەوەرانەوە کە وەها دەردەکەون خاوەنی سەنگ و بەهایەکی ئەو تۆ نەبن، ویستی ئەو مرۆڤە بەدی نەهێنێ کە پێویستی لە ڕادەبەدەری بەو شەفەقەتە هەیە و بە ئارەزووی ژیانی نەبراوە و هەمیشەیەوە کوڵی ناخی بە بەردەوامی لە سووتاندایە. ئایا دەگونجێت ئەو لەم دنیایەدا مرۆڤەکان بەم هەموو نیعمەتانەی پەروەردە بکات و دواتر بە لە سێدارەدانێکی ئەبەدی ڕادەستی نەبوونیان بکات؟ ئایا دەکرێت بە گۆڕ ژیانی مرۆڤ بە کۆتا بگەێنێت؟ دەکرێت باخچەی هەمیشەیی و بەهەشتی نەبراوەی بەڕوودا نەکاتەوە و بە نیعمەت و بەخششە جاویدەکانی ئەو سەرفراز نەکات؟ ئێمە بە بەڵگەگیری لە تەواوی جێدەستەکانی شەفەقەت و میهری ئەوەوە لەسەر زەویدا دەگەینە ئەو حوکمەیکە، ئەو پەروەردگارەی کە هەر لە گەردیلەکانەوە هەتا گۆزە بەلاحەکان، هەر لە خانەکانەوە هەتا بوونەوەرە ئاڵۆز و مەزنەکان ئاسۆی شەفەقەتی بە هەموو لایەکدا بڵاو بۆتەوە. ژیانی دواڕۆژ دەهێنێتە پێشەوە و مرۆڤەکان دووبارە زیندوو دەکاتەوە. ژیانی ئەو مرۆڤانەی لەم دنیایەدا بە نیعمەتە جۆرا و جۆرەکانی بەهرەوەری کردوون
لە دوا ڕۆژیشدا بە نیعمەت و بەخششە هەمیشەیی و نەبراوەکانی دەڕازێنێتەوە.